إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، چارەسەری دڵڕەقبوون لە دوای ئەوەی کە باسی هۆکارەکانی دڵڕەقبوونمان کرد کە گوتمان پەنا بەخوا هەر کەسێک دڵی ڕەق بوو لە ئاستی حەق و لە ئاستی دین و لە ئاستی خودای پەروەردگار، ئەو کەسە مەحروم دەبێت لە هەرچی خەیر و چاکەی دنیا و قیامەت هەیە. بە پشتیوانی خوای پەروەردگار بە کورتی باس لە چارەسەری دڵڕەقبوون دەکەین. یەکەم لە هۆکارە هەرە گرنگەکانی چارەسەری دڵڕەقبوون بریتیە لە بەردەوامبوون لەسەر زیکر و یادی خودای پەروەردگار. خوای پەروەردگار پێمان دەفەرمێت: الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله. ئەو کەسانەی کە ئیماندارن بەڕاستی بە یادی پەروەردگاریان دڵیان ئارام دەبێت. ئەلا بذكر الله تطمئن القلوب. ئاگادار بن کە دڵەکان تەنها بە یادی خوای پەروەردگار ئارام دەگرن، تەنها بە یادی پەروەردگار ئاسوودە و ئارام دەبن، تەنها بە یادی پەروەردگار زیندوو دەبن و هەروەها دوور دەبن لە ڕەقبوون و لە مردن. ئەبوو دەردا دەفەرموێت هەموو شتێک پاککەرەوەیەکی هەیە، جا پاککەرەوە و ڕوونکەرەوەی دڵ و دەروونی ئینسان بریتیە لە زیکر و یادی پەروەردگار. ئیبن تەیمیەش پێمان دەفەرمێت زیکر و یادی پەروەردگار بۆ دڵی ئینسان وەکو ئاو وایە بۆ ماسی. جا تەماشا کە ماسی کاتێک کە لە ئاوی دەربێنی بزانت چی لێ دێت، پاش مودەتێکی کەم دەمرێت. دڵی ئینسانیش ئەگەر یادی پەروەردگاری تێدا نەبێت دەمرێت و هەروەها ڕق دەبێت. شێخ عەبدولعەزیز بن باز لە یەکێک لە ئامۆژگاریەکانیدا پێمان دەفەرمێت چاکترین ئامۆژگاری بۆی کە ئینسان ڕزگاری بێ لە دڵڕەقبوون، باشترین هۆکار بۆ ئەوەی کە ئینسان دڵی نەرم بێت بریتیە لە قورئان خوێندن و بەردەوام بوون و زۆر یادی پەروەردگارکردن. واتە ئەوانە چاکترین شتن بۆ ئەوەی کە دڵ و دەرونی ئینسان نەرمکەن و هەروەها بیپارێزن لە ڕەقبوون. ابن القيمش پێمان دەفەرمێت إن الذكر نور للذاكر في الدنيا. بزانە زیکر و یادی پەروەردگار ڕووناکیە لە دنیادا بۆ ئینسان. ونور له في قبره. نور و ڕووناکیە بۆ ناو گۆڕی ئینسان. ئینسان وەختێک چۆ ناو گۆڕ ئەو جا دەزانێ لا إله إلا اللهیەک، الحمد لله و سبحان اللهیەک چ کاریگەریەکی هەیە بۆ ڕوونکردن و بۆ خۆشکردنی جێگای ئینسان لە ناو گۆڕدا. و هەروەها دەفەرمێ ونور له في معاده. ئەنجا یادی پەروەردگار ڕووناکیە بۆ ڕۆژی قیامەت بۆ ئینسان. لەسەر پردی سیڕات لەگەڵ ئینسان دەبێت. بۆیە دەفەرمێ هیچ شتێک بەقەد یادی پەروەردگار ناو دڵی ئینسان و ناو گۆڕی ئینسان ڕووناک ناکاتەوە. کەواتە ئینسان بەردەوام بە لەسەر زیکر و یادی پەروەردگار، چونکە ڕووناکیە بۆ ئینسان لە دنیا و لە قیامەتدا. مالیکی کوڕی دینار پێمان دەفەرمێت بۆ ئەوانەی کە لە ناز و نیعمەت و خۆشیدان هیچ خۆشی و ناز و نیعمەتێک
بەقەد زیکر و یادی پەروەردگار بۆ دڵی ئینسان خۆشی نابەخشێت. واتە خۆشترین ناز و نیعمەت بۆ ئەهلی ئیمان بریتیە لە زیکر و یادی پەروەردگارکردن. بۆیە پیاوێک دێتە لای حەسەنی بەسڕی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت، پێی دەڵێ قوربان شکاتی ئەوەم هەیە کە دڵم ڕەقە، چی بکەم بۆ ئەوەی کە دڵم نەرم بێت؟ حەسەنی بەسڕی پێی دەفەرمێت دڵ و دەروونت بە یادی پەروەردگار و زیکر نەرمکەوە بیپارێزە لە ڕەقبوون. کەواتە زیکر و یادی پەروەردگارکردن یەکێکە لە هۆکارە هەرە گرینگەکانی کە دڵ و دەرونی ئینسان ڕووناک دەکاتەوە و دڵی ئینسان نەرم دەکات. بۆیە حەسەنی بەسڕی لە قەولێکی دیکەیدا دەفەرمێت ئەی ئینسان تەماشاکە بگەڕێ بۆ شیرنایەتی ئیمان، بۆ خۆشی ئیمان لە سێشتدا. ئەگەر لەو سێشتەدا شیرنایەتیت بینی، لەو سێشتەدا تامت کرد و خۆشیت بینی، ئەوە بزانە کە دڵت ڕووناکە و دڵت نەرمە. ئەگەر نەتبینی بە پێچەوانەوە دڵت ڕق بووە. یەکەمیان لە ناو نوێژدا، دووهەمیان لە زیکر و یادی پەروەردگاردا، سێهەمیان لە قورئان خوێندن و گوێگرتن لە قورئاندا. بزانە ئەگەر دڵت ئارام بوو بەو سێشتەیە، ئەوە دڵت نەرمە و دڵت باشە، سوپاسی خوای گەورەی لەسەر بکە. ئەگەر تام و چێژت نەبینی لەو سێشتەیە، ئەی ئینسان بە خۆت دابچۆرەوە، دەفەرمێ بزانە کە دڵت داخراوە لە ئاستی دین و لە ئاستی حەقدا. یەکێک لە پیاوچاکان فەرمووی ئەمن دەزانم کەی خوای پەروەردگار یادی من دەکات. گوتیان جا چۆن دەزانی پەروەردگار کەی یادی تۆ دەکات و ئەتۆی لە بیرە؟ چۆن دەزانی پەروەردگار یادت دەکات؟ فەرمووی ئەو کاتەیە کە دڵ و دەروونم ئاسوودە دەبێت، ئەو کاتەی کە دڵم مطمئین و ئارامە، دەزانم خوای گەورە یادی من دەکات. چونکە خوای گەورە دەفەرمێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب، بزانن دڵەکان بە یادی پەروەردگار ئارام دەگرن. و هەروەها خوای گەورە دەفەرمێ فەذکوڕونی ئەذکوڕکم، ئێوە یادی من بکەن بە تاعەت و گوێڕایەڵیتان، ئەمنیش یادی ئێوە دەکەم بە پاداشت و لێخۆشبوونتان. کەواتە هەر وەختێک ئینسان دڵی ئارام بوو، ئەو کاتەیە با بزانێ مایەی عاقیبەت خێری و دڵ ڕووناکیەتی، و هەروەها مایەی ئەوەشە کە خوای پەروەردگار یادی ئینسان دەکا و لە ئینسان خۆش دەبێت. دووهەمین لە هۆکارە هەرە گرینگەکانی دڵ نەرم بوون بریتیە لە قورئان خوێندن، بریتیە لە گوێگرتن لە قورئان، بریتیە لە تێکەڵاوبوون لەگەڵ قورئان و ممارەسەکردنی قورئان، بریتیە لە بیرکردنەوە لە قورئان، بریتیە لەوەی کە ئینسان کاریگەر بێت بە قورئان، بریتیە لەوەی کە ئینسان ممارەسەی قورئان بکات. خوای پەروەردگار وەختێک باسی دابەزاندنی ئەو قورئانەمان بۆ دەکات، و وەختێک باسی کاریگەری ئەو قورئانەمان بۆ دەکات، دەفەرمێ تەقشەعر منه جلود الذين يخشون ربهم. ئەو کەسانەی کە لە پەروەردگاریان دەترسێن، کە گوێبیستی قورئان دەبن، گوێیان لە قورئان دەبێت، پێستیان گرژ دەبێت لە ترسی خوای پەروەردگار. قورئان کاریان تێدەکات. ئینجا ثم تلين جلودهم وقلوبهم إلى ذكر الله، پاشان پێستیان و هەروەها دڵیان نەرم دەبێت بەهۆی زیکر و یادی پەروەردگارەوە، بەهۆی گوێ لێبوون لە قورئانەوە. ئەوە سیفەتی ئینسانی ئیماندار و لە خواترسە کە گوێی لە قورئان بۆ ئیمان لە ناو دڵ و دەرونیدا و لە ناو جەستەیدا دێ و دەچێت. ئینجا ئەو ئینسانەیە پێستی گرژ دەبێت، دڵی نەرم دەبێت بۆ زیکر و یادی پەروەردگار. ئەوە نیشانەی ئیمانە. خوای گەورە کە باسی قورئان و کاریگەری قورئانمان بۆ دەکات، ئاوا وەسفی دەکات. کەواتە گوێگرتن لە قورئان و قورئان خوێندن دڵ و دەرونی ئینسان نەرم دەکات. یەحیای کوڕی موعاز دەفەرمێت دەواء القەلب خەمسەة ئەشیاء، چارەسەری دڵی ئینسان لە 5 شتدایە. یەکێک لەو شتانێک کە چارەسەرە بۆ دڵ و دەرونی ئینسان، بۆ ڕقبوونی دڵی ئینسان، بۆ مردنی دڵی ئینسان، بریتیە لە خوێندنەوەی قورئان بە بیر لێکردنەوە، بە تێکەڵبوونەوە، بە خشوعەوە، بە ئاگالێ بوونەوە ئینسان قورئان بخوێنێ. ئەوە چارەسەری دڵ و دەرونی ئینسانە. بۆیە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت، ڕۆژێکیان لە کاتێکدا کە
ئەو ئاياتەی دەخوێندەوە کە خوای گەورە دەفەرمێ وەیل للمطففین تاوەکو گەیشتە ئەو ئاياتەی کە دەفەرمێ یەومە یەقوم الناس لرب العالمین لەگەڵ لا کاریگەری ئەو قورئانە و تێکەڵبوونی لەگەڵ ئەو قورئانەیەدا دەستی کردەگریان و بەڕوودا کەوت وازی لە قورئان خوێندنەکە هێنا لەبەر تێکەڵبوون و گریانی نەیتوانی بەردەوامی بە قورئان خوێندنەکەی بدات ئەوان ئاوا تێکەڵ دەبوون لەگەڵ قورئان وەختێک کە گوێیان لە قورئان دەبوو وەختێک کە گوێیان لە ئامۆژگاری قورئان دەبوو بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیزیش ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت کاتێک کە ئەو ئاياتەی دەخوێندەوە وإذا ألقوا منها مكانا ضيقا مقرنين دعوا هنالك ثبورا بهمان شواز لكاري قربوني بو قرآني دستي كرد قريان هتاوكو قريانكي بسردا ظالبو دنجي لبرز بويوا رويشتون نيتواني هيتي ديك بردوان بلسر قرآن خوندكي اوان آواتي كالدبون لقى القرآن بويا آوا دليان نرم بو أهلي بهشت بون ئیمامی ئەوزاعی پێمان دەفەرمێت پێنج شت هەیە کە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەری بەردەوام بوون بەردەوام ئەو پێنج شتیان ئەنجام دەدا یەکێک لەوانە تیلاوەتی القورئان خوێندنەوەی قورئان و تێکەڵبوون لەگەڵ قورئان و ممارەسەی قورئان هەمیشە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەری بەردەوام بوون با ئێمەش تەماشای خۆمان کەین چەندە لەسەر قورئان خوێندن بەردەوامین چەندە قورآن کارمان تێدەکات چەندە دەرسی قورئان دەخوێنین چەندە لە قورئان و لە تەفسیری قورئان دەکۆڵینەوە چەندە دەچینە کۆڕ و مەجلیسی قورئان برام وەختێک گوێمان لە ئامۆژگاریەکی قورئان دەبێت ئەی ئینسان تەماشای دڵی خۆت بکە بزانە چەندە پێی کاریگەر دەبی پیاوێک هاتە لای شێخ عوسەیمین ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت فەرمووی قوربان دڵم ڕقە بە چی دڵم نەرم دەبێت فەرمووی دووشت ئەنجام بدە دڵ و دەروونت نەرم دەبێتەوە یەکەمیان قورئان خوێندن دووهەمینیان بەردەوام بە لەسەر زیکر و یادی پەروەردگار قورئان بخوێنە بەڵام بە ئاگا لێبوونەوە بەڵام خەیاڵت لە لای قورئانەکە بێ و لەگەڵی تێکەڵ بە ئەوە دڵ و دەروونت نەرم دەکاتەوە بۆیە لە قەولێکی دیکەیدا شێخ عوسەیمین دەفەرمێت لە تەفسیری ئەو ئاياتەدا کە خوای گەورە دەفەرمێت لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله خوي گەورە پێمان دەفەرمێ ئەگەر هاتبا و قورئان دابەزیبا بۆ سەر شاخەکان لە کاریگەری و بەهێزی قورئان کە کەلامی پەروەردگارە لە ترسی پەروەردگار ئەگە ئەو قورئانێ دابەزیبا بۆ سەر چیاکان دەفەرمێ ئەو چیایانە پارچە پارچە دەبوون لرأيته خاشعا متصدعا من خشية الله پارچە پارچە دەبوون دەتبینین لە کاریگەری و بەهێزی ئەو قورئانەیە بۆیە پێمان دەفەرمێت ئەی ئینسان تەماشای دڵی خۆت بکە ئەگەر کاریگەر نەبووی بە قورئان و کاری تێ نەکردی خوا دەفەرمێ ئەگەر دابەزیبا بۆ سەر چیاکان پارچە پارچە دەبوون ئەی دڵی تۆ لە چیاکان ڕەقترە برام ئەگەر بەو قورئانەیە کاریگەر نەبووی کاری تێ نەکردی دەفەرمێ بە خۆت دابچۆرەوە نەفسی خۆت تۆمەتبار بکە و ڕەخنە لە خۆت بگرە بە ئیمانی خۆت دابچۆوە خەلەلەکە و کەم و کوڕیەکە لە دڵ و دەرونی خۆتەوەیە بۆیە هەر دڵێک قورئان کاری تێ نەکا و زیکر و یادی پەروەردگار کاری تێ نەکات بەڕاستی ئەو دڵەیە ڕق بووە و دەبێ ئینسان بەخۆی دابچێتەوە سێهەمین لە هۆکارەکانی دڵنەرمبوون و دڵنەرمکردنی ئینسان بریتیە لە بەخشین و بریتیە لە خۆراکدان بە خەڵکو و دەستهێنان بەسەری کەسانی هەتی و بێباوکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا پێمان دەفەرمێت دوای ئەوەی کە پیاوێک دێتە لای پێغەمبەر و پرسیاری لێ دەکات دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا دڵم ڕق بووە ئایا چی بکەم بۆ ئەوەی کە دڵم نەرم بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەفەرمێت إن أردت تلين قلبك فأطعم المسكين ئەگەر دەتەوێ ئەو دڵت نەرم بێت ئەوە خۆراک بدە بە کەسانی فەقیر و هەژار یارمەتی کەسانی فەقیر و هەژار بدە ئینجا وەمسەح رەأس اليەتیم ئینجا دەست بەسەری کەسانی هەتی و دابێنە ئاگات لێیان بێت یارمەتیان بدە لە ڕووی ئامۆژگاری و ئامۆژگاریان بکە معنەویاتیان بەرز بکەوە دڵیان بدەوە دەستیان بەسەر دابێنە
پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو دوو شتەیە دڵت نەرم دەکات کەواتە وریا بە هەر کاتێک کە ئینسان شتێک دەبەخشێت دڵ و دەرونی ئاسوودە و فەڕاح دەبێت. بۆیە لە توێژینەوەیەکی زانستیدا زانایانی بواری زانستی کاتێک کە لەوەیان کۆڵیوەتەوە کە بەخشین چ کاریگەریەکی بەسەر دڵ و دەرونی ئینسانەوە هەیە، گەیشتونەتە ئەو نەتیجەیەی کە دەڵێن هەر کەسێک ببەخشێت دڵ و دەرونی ئاسوودە دەبێت، دڵ و دەرونی ئارام دەبێت، دڵی نەرم دەبێت، وەکو ئەوەی کە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم. ئەوە ئیعجازێکە لە فەرمایشتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. ئەو ڕۆزانایانی بواری زانستی پێمان دەڵێن بەخشین دڵ و دەرونی ئینسان نەرم دەکات. لە کۆتاییشدا دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێ ئەهل الجەنەتی ثەلاث، بزانە ئەی ئینسان ئەهلی بەهەشت سێ جۆر کەسن، هەوڵدە لەو سێ جۆرە کەسانە بی ئەگەر دەتەوێت ئەهلی بەهەشت ببرام. یەکێک لەوانە پێغەمبەر دەفەرمێت وەڕەجوڵ ڕەحیم ڕەقیق القەلب، یەکێک لەو کەسانەی کە ئەهلی بەهەشتە خوا بمانگەڕی لەو جۆرە کەسانە، دەفەرمێ کەسێکی بەخشندەیە، کەسێکی دڵ نەرمە، کەسێکی بەڕەحم و بەزەییە، بكل ذي قربى ومسلم، بۆ هەموو خزم و کەس و کارەکانی بۆ نزیکەکانی خۆی بۆ دەروی دراوسەکانی خۆی و بەرامبەر بە هەموو مسلمانێک دڵی نەرمە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەیە ئەهلی بەهەشتە. کەواتە ئینسان ئەگەر بێوێ ئەهلی بەهەشت بێت دەبێ بەڕاستی دڵی نەرم بێت، دەبێ هەوڵدا دڵ و دەرونی خۆی نەرم کات. کاریگەرترین شتیش بۆ سەر دڵی ئینسان بۆ ئەوەی کە ئینسان دڵی نەرم بێت بریتیە لە قورئان خوێندن بە ئاگالێ بوونەوە، تێکەڵبوون لەگەڵ قورئان و گوێگرتن لە قورئان و ممارەسەکردنی قورئان. دوو هەمینیان بریتیە لە بەردەوام بوون لەسەر زیکر و یادی پەروەردگار. دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانە و سیفەتە بەرزەکانی خۆت کەی وامان لێ بکەی کە دڵ و دەروونمان نەرم بێت، بمان پارێزی لە دڕەقی، وامان لێ بکەی کە دڵ و دەروونمان نەرم بێت، وامان لێ بکەی کە قورئان کارمان تێ بکات، وامان لێ بکەی بەردەوام بین لەسەر زیکر و یادی تۆ. یا ڕەبی خوایە دڵێکی نەرممان پێ بدەی، یا ڕەبی خوایە بمان گێڕی لەو کەسانەی کە دڵیان ئاوایە ئەهلی بەهەشتن، بمان گێڕی لەو کەسانەی کە دڵ نەرمن بە ڕەحم و بەزەیین، ئەو کەسانەی کە ئەهلی بەهەشتن. خوایە بە نووری ئیمان، بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵ و دەروونمان ڕووناکەیەوە. یا ڕەبی خوایە بە ئیمانەوە بمان ژێنی، یا ڕەبی خوایە بە ئیمانەوەش بمان برێنی، عاقیبەت خێری دنیا و قیامەتمان کەی، بەردەوام و جێگیر و دامەزراومان کەی لەسەر ئەو دینە پیرۆزەی خۆت، هەتا وەکو دەگەینەوە خزمەتی تۆ بە ڕووێکی سپیەوە بگەینەوە خزمەتی تۆ. خوایە ئەتۆش لێمان خۆش بی و سەرفی نەزەر لە گوناه و تاوانەکانمان کەی و قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا، توفيق وعاقبة خير الدنيا وقيامت من كي. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.